لە دوای باڵای تۆ هەروە بڕێژم مەسرین بۆ خۆت کەفن و دفنم کە هەر بەی واتم بەفرین بۆ خۆت کەفن و دفنم کە هەر بەی واتم شاوشین خەدو قامەتی بەرزت سەرنجی ڕاکێشاوم کێبەژن و باڵای بەرزت سەرنجی ڕاکێشاوم هێندەی لە تۆ وەڕامێم قودرت بڕاوە لە چاوم وەکو زەوی دێمە کەر بەدایمە عەشقیاوم وەک شوێستانی سەرد و سڕ هەروە چاوەڕێی تاوم وەکو پیری سەد ساڵە بەرەو وەژنۆ چەماوم هەر وەک ڕەوشی شوێستانان بەدایمە عەشقی ڕاوم دەردی بێ مەیلی تۆیە بۆچانی وەدەستداوم لەو غەمەتدا شەریکم پێم دەڵێی بەش و دراوم لەو غەمەتدا بەشدارم پێم دەڵێی بەش و دراوم چاوەڕێم بۆ دیدارت بەستە بەد قەولی مەکە چاوەڕێم بۆ سەردانت بەستە بەد قەولی مەکە یا بڵێ دڵداری تۆمە یا بە فەوری جوابم کە نەنامەت بۆ دەنێرم نەنامەم بۆ بەڕێکە لە لای دەر و دراوسێ حەقن نییە باسم مەکە ئەو تیرەیدا لە جەستەم هەر خۆشت چارەی بکە لە بری دەرمان و لە فاف زووبی پێچەبە و لەچکە چونکە بۆنی تۆی لێدێ بە فەوری بڕین سەر دەکە چونکە بۆنی تۆی لێدێ بە فەوری برین سەر دەکە